بلاک سوان قۆی ڕەش تەنها دەستەواژەی یاخود ناونیشانی کتێبێک نییە لە نێو کتێبخانەکانی جیهاندا، بەڵکو کتێبێکە بۆتە جێی سەرنجی خوێنەران، بۆتە جێی قسە و باسی توێژەران، بۆتە جێی سەرنجی جیهان بە شێوەیەکی گشتی. من هاوکا قادر لەگەڵ دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا درێژە دەدەین بە دیدارەکانمان لە چوارچێوەی زنجیرەکانی کتێبی سەدە، ئەو کتێبانەی کە دەبێت مرۆڤایەتی هەم بیخوێنێتەوە، هەم لێی ورد بێتەوە، هەم بەراوردی بکە بەو ژیانی کە تێیدا دەژی. دکتۆر سڵاوت لێبێ. بلاک سوان سپاس دەکەم. یاخود قۆی ڕەش ئەم کتێبە چییە ئێمە کە لە ئەڵقی سێمی زنجیرە دیدارەکانماندا لەسەری دەوەستین؟ کتێبێکی زۆر گرنگی نووسەرێکی سەرنجڕاکێشی جیهانانە کە بە ئەسڵ لەبنانی ئەمریکیە، نەسیم نیقۆلا تاالب، وە کتێبەکە نەکرد کتێبە بەڵکو تیۆریەکە لە بیرکردنەوە و لە تێڕوانین و هەڵسەنگاندنی ڕووداوەکان و مێژوو بەگشتی. ئەم نووسەرە لە لەبنان لەدایک بووە و سەرەتاکانی جەنگی ناوخۆی لەبنانی دیوە، دوای چووە لە ئەمریکانیش تەجێ بووە، کەسێکە لە بواری فەلسەفە، لە بواری ئابووری، لە بواری فکرە کاری زۆر وردی کردووەوە. یەکێکە لەو نووسەرانەی کە مشتومڕی زۆر هەڵەگرێەوە تا ئێستش لایەنگر و دژی ئەو کتێبەی هەیە کە وەکو عازم کردی بە تیۆریەک حسابەکرێ. و پێش هەمووشتی حەزەکەم تۆزێ لەسەر وشەی قوو ڕاوەستین. قوو خۆی کتێبەکە بە ئینگلیزی The Black Swan جەنابەت فەرمووت. ئەو سوانە لە کوردیشا هەیە، لە زۆر ناوچە بە مراوێڵیان سۆنا، و باڵندەیەکە لە خێزانی قاز و براویە، باڵندەیەکی زۆر گەورەیە و لە پیشانی کۆمەڵایەتیا بە وەفاداری و بەوە ناسراوە، گەلێک ئەفسانە و چیرۆکی لەسەر دروست کراوە. ئەو قاز و قوڵەنگە زمانەوانی بەڵام هەستەکەم ئەو قووە لەوە هاتبێەوە. سوانەکەش دوور نییە لە زمانی کوردی و زمانی هەندەوە ئەوروپیەوە. کورتەی فکرەی کتێبەکە ئەوەیە کە ئێمە کە وشەی قوو بەکارێنیان کە ئەو وشەیەتە بەریۆمان یەکسەر باڵندەیەکی گەورەی سپیمانێتە بەرچاو، و ئەمە جیلا و جیلنەوە دوایەوە ڕۆیشتووە، ینی ڕەنگی سپی و ڕەنگی ئەو باڵندەیە بوون بە یەکشت. بەڵام لە سەدەی حەڤاکە ئوستورالیا دۆزرایەوە، لەوێ قویەکی ڕەشیان بینی. ئەمە هەموو تیۆری و بیرکردنەوە و تەجروبە و ئەزمونونەکانی پێشووی مرۆڤایەتی هەڵتەکان دەرکەوت کە شەرت نییە قوو هەرسپی بێ، قوی ڕەشی شەیە. ئەم ڕووداوە بووە بە سیمبولی ڕووداوی چاوەڕوان نەکراو، و نووسەر ئەم تیۆری لەوە داناوە کە ژیان پڕە لە قوی ڕەش، یان ژیان بەبێ قوی ڕەش نییە، لە پڕێکا دەرەکەوێت و ئەنجا دواتیشە چێنەوە ئەم قووە ڕەشە چی لە مرۆڤەکات و چی لە مرۆڤایەتیەکە. هەڵبەت ئەم کتێبەی قوڕەش دەوترێت بە پێی داتاکانی ویکیپیدیا ئەڵێ 3 ملیۆن دانەی لێ چاپ کراوە، دەیفرۆشراوە، هەروەها بۆ سەر 31 زمانی جیهانی وەرگێڕانی بۆ کراوە. دوکتۆر بۆ گرنگێ بخوێنرێتەوە ئەم کتێبە؟ وەک عەرزم کردی ئەمە بۆ بە تیۆریەک لە تیۆریەکانی بیرکردنەوە، و ئەمە زۆر سوودی بە مرۆڤایەتی گەیانووە بۆ پێشبینیکردنی
نەک پێشبینیکردنی ڕووداوەکان بۆ ئەوەی کە هیچ شتێکی لەلا غەریب نەبێ بەو ئەقلێتەوە سێری جیهان بکە سێری ڕووداوەکان بکە پێشبینی ئایندە بکە کە هیچ شتێک مەحاڵ نییە و هەموو شتێک قابلی ئەوەیە ڕوو بدا نەکرد ئەوە بگرە هەچی ڕووداوە گەورەکانی مێژوو هەیە و هەچی ڕووداوەکان هەیە لەسەر ئاستی تاک ئەوانەی کە گرنگن و چارە نووسین هەمووی قوی ڕەش بووە هەبووی چاوەڕوان نەکراوە ئێستا جەنابەت هەر لە ژیانی خۆتا سێری کە مەسەلەن لە ساڵی ڕابردووە ئەو شتانەی کە ڕوویاوە لە ژیانی تۆ لە ژیانی خێزانەکەتا لە ئیش و کارتە لە پەیوەندەکان چەندی چاوەڕوان نەکراو بووە ئەمە لەسەر ئاستی هەموو کەسێک ڕاستەوە لەسەر ئاستی مێژوش ڕاستە لە جەنگەکانەوە ئەیهێنێتەوە جەنگی یەکەمی جیهانی جەنگی دووەمی جیهانی جەنگی ڤێتنام جەنگەکانی ناپلیۆن ڕووداوە گرنگەکان پەتاکان داهێنانی ئینتەرنێت باڵا دەستبوونی گوگڵ ئەمانە هیچی چاوەڕوان نەکراو نەبووە و خولاسەکەی ئەوەیە کە تۆ ناتوانی پێشبینی ئایندە بکەیت بەسم ئایندێ لەسەر مێژوو بنیاتەنرێت یاخۆت شتێکی هەڵەیە دکتۆر ئەوە زۆر بەوردی لەو کتێبە باسی کردووەوە یەک نمونەی برتران ڕاسڵ دێنێتەوە کە باسی جوتیارێکەکە هەموو ڕۆژێک قەلێک بەخێوە قەلەکەی بەخێوەکە دانی بووە بابینی خزمەتیەکە و هەموو ڕۆژێکە قەلەکە کە جوتیارەکە ئەبینێت چاوەڕێوەکە خواردنی باتێ ئەنی کێربەکە ئاوا ئەڕادڕات لە پڕ ڕۆژێک کە ئەچێ وەلای ئەی با سەرێ بڕێ بۆ جەژنە ئەنی کێربەکە بە ستونیەتە خوارەوە لەما یەک ئەنجامگیری دەزەکەوێت کە تۆ ناتوانانی لەسەر ئەساسی ئەزمونونەکانی ڕابردوو پێشببینی ئێستا یان داهاتووی نزیک بکەی یان حتا داهاتووی دوور ینی ئەگەر قەلەمونونەکە وەکو هەموو ڕۆژەکانی تر ژیانی بەسەر بردایە و ڕۆژەش جوتیارەکە ئەچوو دانەکەی بووە بر خواردنی بووە بر بەڵام ئەگەر ئێمە بمانەیە نەبین بەو قەلە و سەر نەبڕێن پێویستە چاوەڕێی ئەوە بین کە ڕووداوی چاوەڕوانەکرا ڕوئەیە یعنی لەسەر بناغی ڕووداوەکان و ئەزمونونەکانی ڕابردوو ناتوانانی تۆ ئایندە بخوێنیتەوە باشە دکتۆر ئەمە لە ڕووی دەرونیەوە بۆ تاکەکانی مرۆڤ شتێکی ناخۆش نییە تۆ بەردەوام بڵێ وەڵام من چاوەڕوانەکەم برسی بم چاوەڕوانەکەم شەڕم توش بێت چاوەڕوانەکەم تووشی بەڵابم ئەمە لە ڕووی دەرونیەوە بۆ مرۆڤەکان ناخۆش نییە بەڵێ یەکێکە لەو ڕخنانەی کە لە کتێبەکە ئەژیرێ مەساڵەیە کەواتە بە قسەی ئەم کابرایە بێت تۆ ناتوانانی لە جادە پەڕێیتەوە گوسارە لێم ئەوەڵێ نەخێر بپەڕێرەوە بەڵام بە چاوی بەسراوە مەپەڕێرەوە و حکمەتی ئەم کتێبە لەوایە کە چەند خەسڵەتێکی ئەو قۆڕەشەمان نیشانەیە یەکێکیانەوەیە ئەو قۆڕەشە شەر نییە گرنگ بێ مەسەڵەن ئەوە تۆ قویەکی ڕەشت بێنی چیە بەڵام زۆرێکی تر لەو شتە چاوەڕوانەکراوانە ڕووداوی گەورن ڕووداوی چاوەڕوانەکراون مەسەلەن ئێمە هەر لە ناوچەکەی خۆمانە ئەوانەی کە لە 15 ساڵی ڕابردووە ڕوویاوە بەشی هەرە زۆری چاوەڕوان نەکراو بوون و ئەڵێ مێژوو بریتیە لە کۆمەڵێک سەدمە کەڵەکەبوونی کۆمەڵێک سەدمە کۆمەڵێک زەبری چاوەڕوان نەکراوە ئێستا مێژووی عێراق لە 50 ساڵی ڕابردووە بریتیەوە لە کۆمەڵێ کودەتا و ئینقلابی چاوەڕوان نەکراوە مەلیکیان کۆی عەبدولکەریمیان کودادان و عەبدولسەلامیان سووتان عەبدولڕەحمان هاد بەعەساتە سەر حکومەمانە هەمووی ڕووداوی چاوەڕوانەکە بوون هەمووی قۆی ڕەش بوون کەواتە مێژوو و تاریخی بەشەریەت بە ناکشێت قەڵەمبازەیە جارێ وایە قەڵەمبازە بۆ پێشەوەی جارێ وایە قەڵەمبازە بۆ دوایە و سەدەماتە زەبرا یعنی ئەتهەژێنێ وەقەت ڕووداوی یان بارودۆخی پێش قووەڕەشەکە وەکو بارودۆخی دوای قووەڕەشەکە نابێت کۆرۆنا ڕەنگە باشترین بەڵگە بێ بۆ ئەم قسەیە بەڵێ کە سەردەمی پێش کۆرۆنا و 2019 هەرگیز
دووبارە نەک دووبارە هەرگیز وەکەوە نابێت کە ئێساتیاژین و چاوەڕوانیشمانەکە ناچێتە ئەو چوارچێوەوە. بەڵێ ڕووداوێکی چاوەڕوان نەکراوە بۆ ئەوانەی کە نەیانزانیوە اینجا یەکێک لە خەسڵەتەکانی قوی ڕەش یانە ڕووداوە چاوەڕوانەکراوە ئەوەیە هەتا زانیاریت کەم بێ ژمارەی قۆڕەشەکان زۆرە بێت، ینی هەتا معلوماتت کەم بێ هەتا تێبینیت کەم بێ ئەو شتانەی کە ڕوو ئەیەن و لە چاوەڕوانی توانە بەڵێ هەمووی تۆش. دکتۆر تۆ بڵێ قوی ڕەش و سپی یەکتامیان هەبێ؟ بڵێ یەکتامیان هەبێ قوی ڕەش و سپی؟ دیارەوە لە شکڵایە هەر لە شکڵەکە باشە. ئەی بۆ ڕووداوەکان کە ڕوو دەدەن ئەم ڕەش و سپیانی کە هەن ئەسنەوە سەرێکتری سیفاتیانە چێتەوە سەرێکم ڕووداوانە؟ کۆمەڵێک خەسڵەت هەیە لەو ڕووداوە چاوەڕوان نەکراوانە ئەو کتێبە هەڵوەستەی گەورەی لەسەر کردووە زۆر مناقەشەی کردووە. یەکێک لەوانە ئەوەیە کە سروشتی مرۆڤ بە جۆرێکە کە ڕووداوەکە ڕۆیە دوایەوە تەفسیرێکڵێ نەموت ئەمزانیەوە ڕۆیە هەنێ نووسەریش هەیە ئاڵێ من پێشبینیم کردووە پێشبینی بەکردەوە ڕووبە. دووهەمینیان ئەم قۆڕەشانە ئەم ڕووداوە چاوەڕوان نەکراوانەی کە ڕوو ئەدەن لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەلگاش و لەسەر ئاستی حتا گۆی زەویش تەسیرانەیە. بۆ نمونە مەسەلەن ئەوەی کۆپەرنێکس کە بەطلیمۆسی هەڵتەکان تیۆریەکەی بەطلیمۆسی هەڵتەکان و دەری خست کە خۆر زەوی ناوەندی گردون نییە و ناوەندی سیستەمی خۆر نییە، هەموو بەرژەوەندیەکانی کەنیسە و دەسەڵاتدارانی هەڵتەکان و قۆناغێکی نوێی هێنایەوە سەردەمی پێش کۆپەرنیکۆس و دوای کۆپەرنیکۆس و کوێک نییە. ئەوەی سۆنامی کە لە 2004 ڕوویە ئەو ڕووداوە کە ئەو کارەساتە گەورەیە بە هیچ شێوەیەک چاوەڕوان کراو نەبووە، ئەگەر چاوەڕامکران نەهێڵرا ڕووبات. کەواتە یەکێک لە خەسڵەتەکانی ئەوەیە کە چاوەڕوان نەکراوە و پەیوەندی نیە بە زانیاری و ئەزمونونەکانی ڕابڕووە. دووهەم هەژانێکی گەورە دروستەکات چ لەسەر ئاستی تاک و چ لەسەر ئاستی کۆمەلگا و چ لەسەر ئاستی هەموو مرۆڤایەتی. بەس دکتۆر زانست ئەگاتە و ئاستەی ئەم خۆ ڕەشە نەهێڵێت هەرگیز چاوەڕوان کراوە زانست بگاتە ئاستێک کە ڕووداوەکانی داهاتوومان بۆ بخوێنێتەوانێ. بۆ نمونە لە ژاپۆن پێشبینی بمە لەرزە هەنێ جا باسەکرێت کارێکی وایان بەدەستەوە یاخود دایانێ بگەنەوە ئاستە زانست دەتوانێت ئەم ملانێ بکات؟ خۆی پێشبینیکردنی ئەو ڕووداوانەی کە لە چوارچەوەی زانیاریەکان ئایا خزمەتی بەشەرەتی کردووە. مەسەڵەن یابان لە مەنتیقەیەکایە کە لەسەر هێڵی بوومەلەرزەیە لەبەرەوە لە بیناسازی و لە هینەکانیان ڕێگاوبانەکانیان زۆر حسابیەوەیان کردووە. بەڵام مەسەلەن بینا دروزەکەم بەرگەی نۆ بگرێت نۆ پلە بگرێت. بەڵام جارێکیان ینی بوومەلەرزەیە ڕوویا لە شارێکا لە شارەکانی ژاپۆن کە لەوە زیاتر بوو لە دەروەی چاوەڕوانەکەی ئەوان بوو و ئەو بوو کوورە ئەتۆمەکانی تەقانەوە. بابەتێکی تر هەیە کە ینی بۆچی ئینسان مرۆڤ ئەوە دەستەوەستانە بەرامبەر ڕووداوەکان بەشێکی پەیوەندی بە سروشت و ئەقڵیەتی مرۆڤەوە هەیە. ئێمە لە زاکیرەمانە لە بیرەوەریەکانمانە ئەو شتانە ئەهێڵینەوە و حفزی ئەەکەین سەیڤی ئەەکەین خەزنی ئەەکەین هەرچی پێڵی کە حەزمان لێتی کە لەگەڵ بەرژەوەندیەکانمانە لەگەڵ ئەقڵێتمانە ئەڕوات و ئەوە شەرت نییە هەموو شتەکان وابن. ئەم دووهەمینیان پێمان خۆشەوە لە سەردەمی ئیفلاتونەوە ئەو جۆرە بیرکردنەوەی هاتوتە ئاراوە کە پێڵەن بیرکردنەوە نەمەڵتیەکە هەموو شتێک ئامانجێکی هەیە ڕێکخراوە خەتێکی دیاریکراوی هەیە و لەسەر هێڵکاری بە شێوەی یوەکە بەرزێتە خوارە و دوایی سەرەکەوێتەوە. ئەوەی لە دەرەوەی ئەمە بێ ئەمە ئەقڵمان پێی ناشکێ یان بیری لێ ناکەینەوە یان حسابی بۆ ناکەین. خەسڵەتێکی تری ئینسان ئەوەیە کە خۆی لە ناو تاقیگە نەوعێکە و
ولا ژیانی ئاسایە نەوەیەکی ترە مەسەڵەن ئەوەی کە ئەیزانێت ینی تۆ ئەبینی کابرا زۆر خوێنەوارە مەسەڵەن یان دکتۆرە کەسی زگەرە ئەشێشە یان مەبەستم شتێک نییە یانی مەسمەوەی زانیاریەکان لەگەڵ شێوازی ژیانە ناگونجێت ئەوە مشکلی هیۆم بۆ ینی هیۆم کابراایکی زۆر گومانگەرا بووە بەڵام لە ژیانی ئاسایی ئەوانە بووە ئەمە چی لێکە ئەوای لێکە ئەو زانیاریانەی کە هەیەی وەکوە لە ژوورێکە داخرابێ تەرجمە نەکرێ بۆ وەکو ڕێنمایەک بۆ ژیانی ڕۆژانە و هەڵسو و کەوتی ڕۆژانە زانیارێکی ئەفۆ دوو جۆر زانیاریش هەیە کە پەیوەندی بەم بابەتەوە هەیە زانیاریشان کە قابلی گەشەدانە گەشە پێدانە قابلی ئەوەی گۆڕانکاری گەورە دروستکە زانیارێکی کانەوەی کە قابلی گۆڕانکاری دروستکرد نییە مەسەلەن تۆ 99 کەس بێنە لە چۆ ناو بازار 99 کەس بێنە و لەم هۆڵا کۆیان کەرەوە باڵایان وەرگرا مەسەلەن ینی جیازێکی ئەو تۆنیەت تێناگەنە 10 سانتیم کورتتر درێژتر نازم چی جا بڕۆ کەسی سەهام بێنە درێژترین کەس بێنە جاوەرە تێک ڕای باڵایان وەرگرە فەرقی شێو تۆ ناکا ینی ئەو کەسی سەدەمیش کە ئەیێنێت لەگەڵ کورتە باڵاترین کەسی نا ئەو گروپە فەرقی شێو تۆی نییە بەڵام تۆ وەرە 99 کەسی ئاسایی بێنە سەری گیرفانیان بکە دوایی کەسی سەدەم مەسەن بیڵگەیتس بێنە کابراایکی ملیاردێر بێنە مەسەن تێک ڕاهینەکە وەربگرە گۆڕانکاریی زۆر گەورە دروستەکە کەواتە بەعزە شتێک هەیە گۆڕانێکی بچووک وەرچەرخانێکی زۆر گەورە دروستەکە بەڵام بەعزە زانیاری تر هەیە بەعزێ بابەتی تر هەیە کە گۆڕانی گەورەش بێت وەرچەرخانی وا دروست ناکە ئەوانەی کە پەیوەندیان بە قۆڕەشەکەەوە هەیە لە جۆری دوو هەمن لەو جۆرەن کە گۆڕانکاری گەورە دروستەکەن کە هەبوونی ڕوودانی دەرکەوتنی گۆڕانی گەورە دروستەکە لە دەوروبەری گیانی کە ئاماژت پێدا شەڕی ڤێتنام و کۆرۆناکە نزیکترینە بەڵام دکتۆر لە قسەکانە بابەتی مێژوو مار نییە بۆقە خشان نییە جەمپەکە باز دەدا مەبەستی لە چییە لەم دەستەواژانی کە بەکاری هێناوە ئەو ئەوێ جملەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئێمە مەچینەی گەورەی ئاوردانەوەین یعنی دائیمەن لە دوای حەدەسەکانەوە سەیری یان چیرۆکی بۆ دروستەکەین یان مەساڵێ ئەگەر هیتلەر یان ناپلیۆن ئەنجامی شەڕەکانیان بە زۆریشکەوە چیرۆکێکی ترمانەوە دەستا ئەگە سەرکەوتوو بوون ئێستا بە جۆی ئەمە شتێکە لە خەسڵەتی ئینسانە ئینسان بە جۆرێک دروست بووە کە حەزەکات یان مێشکی ئەو شتانە خەز نەکات کە لەسەر ڕیتمێک لەسەر قانونێک یاسایەک کۆکراوەتەوە مەسەلەن تۆ توانی دیوانە شعر لەبەرکەی بەڵام ناتوانانی لاپەڕێ قاموس کتێبێک قاموس لەبەرکەی بۆچی چکە شعر کێشی تایە سەروای تایە مۆسیقای تایە وەزنی تایە ینی ئاهەنگی تایە بەڵام لاپەڕەیەکی قاموس بێنە زانیاری تیا بەڵام زانیاری هەڕەمەچی ینی مێشک ناتوانێت ڕیزیکە ئەم ڕیز بەند نەبوونە کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر چۆنێتی مامەڵەکردمان لەگەڵ ڕووداوەکانەوە هەر ڕووداوێک هەر شتێک لە دەوروبەرمانە کە ئەو چارچەوەیە نەیگرێتەوە ناتوانین سوودی لێ وەربگرین لەسەر ئەوەی کە جەنابەت باست کرد بۆچی واسێری مێژووەکە ئەو سەدان نمونە هێنێتەوە کە دەری ئەخات مێژوو فەلسەفەی نییە مێژوو شتێک نییە مەسەن ئاڕاستە کراو بێت لە نقطەی ئەلفەوە بچێت بۆ نقطەی با بە مەبەستێک بچێت و لە نەتیجەی ململانەی نێوان دژەکانە بێت یاخود لە
هەڵقوڵاوی ناخەکان بێ نەخێر ئەمە مەحزی ڕێکەوتە ڕێکەوتێکی ڕوت و قوت عەلەقەل بۆ ئێمەی مرۆڤ چونکە توانامان نییە هەموو شتەکان تێبگەین هەموو شتەکان بزانین و ئەو مێژوەش وەکو عەرزم کردی کە بێ فەلسەفە بێت ئەبێ بە فەلسەفە سەیریکەی یعنی نابێ بڵێ مەسەلەن فلانە بابەت مەسەلەن فلانە مەسەلە فلانە ناکۆشی مادام حەقا ئیتر سەرەکەوێ مادام فلان و فیساری تایە ئیتر ئەیباتەوە مادام ئاوایە کەواتە ئەنجامەکەی ئاوا بێ ئەنجامگیری لە ژیانە لە سروشتە لە بیرکردنەوە نییە یعنی ئەو زۆر دژی شەترەنجە بۆ نمونە ئەڵێ شەترەنج ئەگەر شتێکی فێر بکە ئەبێ ئەوەت فێر بکە کە نەخشەدانان هەموو شتێک نییە باشترین نەخشەدانی نازانی لەوانەیە ئەو حرەکەتێ بکات ئەوەی بەرامبەرەکەت هەر لە خیاڵی توانە بێ قووە ڕەشەکە بکە بەڵێ باش دکتۆر ئەمە بۆ ئەم کتێبە بۆتە تیۆر بۆچی بۆتە تیۆری بۆ توێژەران بۆ نووسەران ئەمە یعنی چۆن وای کردووە توانوێتی ڕێچکەیەکی وا بگرێت ئەوەندە جێ سەرنج بێت و ناوبانگێکی ئاوە گەورە دروست بکات بەڵێ چکە ئەمە تەفسیری دووسێ کارەساتی گەورە ئەکایشان هەرسهێنانە داراییەکان بوو کە لە 2008 و 2009 و پێشتری لە 1970 تا ڕوویە ئەمانە بە هیچ شێوەیەک قابلی پێشبینی نەبوون سەدان زانا و خەبیری داراییەوانە لە بانقەکانە لە شەریکاتە گەورەکانە ئیشیان کردەوە دەسەڵاتی ڕەهایان هەبوو هەندێکیان مەسەلەن خەڵاتی نۆبڵیان وەرگرتووە پێشبینیان نەکردەوە هەرەسەر ڕووبا پێشبینیان نەکردەوە مەسەلەن ئەو قەیرانە داراییە ڕووبا لەبەرەوە داشی ئەم کتێبەی سوار کرد ینی ئەم جۆرە بیرکردنەوەیە دەرکەوت کە تا ئەندازەیەکی زۆر لە ڕاستە ڕووداوە گەورەکان گۆڕانکاری گەورەکان مەسەلە وەرچەرخێنەرەکان چاوەڕوان نین و لەسەر ئەساسی زانیاری ڕابردوو لەسەر ئەساسی ئەزبوون لەسەر ئەساسی داتا نازانم چی ناتوانانی پێشببینی ئایندە بکەیت باشە دکتۆر چۆن لە ژیان ئەڕوانێت بە شێوەیەکی گشتی ژیانی تەسنیف کردووە کە دوێت پۆلێنبەندی بۆ ژیان کردووە ئەو کتێبەکەی زیاتر لەسەر لە بواری فکرکردنەوە و تێڕوانینە بۆ ڕووداوەکان بۆ تاریخ بەگشتی یعنی کتێبێکی زیاتر فکری فەلسەفیە و داوای دووسێ شت لە خوێنەرەکە یەکەمیان ئەوەیە کە هەتا زانیاریت هەبێت کەمە بۆ ئەوەی بتوانیت لەم سەردەما بژیت چونکە لەم سەردەما ژمارەی قۆڕەشەکان زۆر زۆرترە بن لە ڕابردوو و هەتا زانیاریت هەبێت زیاتر پێشببینی ئەەکەیت کە شتی چاوەڕوان نەکراو ڕووباکە پێشببینیت کرد هەم ئامادەیی زەهنی هەم ئامادەیی فیزیکی دەبێت بۆ ئەو شتە پێشبینی نەکراوانە و دەرسێکی تر کە داوا لە ئەهلی فکر ئەکات کە بە جۆرێکی تر بیر بکەنەوە مەسەلەن بۆ ئەوانەی کە سیاسەتدا ئەڕێژن مەسەلەن ئێمە ئەمانەیە بڵین بەرەو دیموکراسی بڕین بۆ نمونە مەسەلەن ئەو داوا ئەکات بە بیرێکی شەبێ بە پێچەوانەوە ئەی ئەگەر بە ڕێبازی دیموکراسیان لە ڕێی چیە بێ ئەمەیە ینی جەوهەری تیۆریەکەی کە ئەم کتێبەی کردە بە کتێبێکی ینی وەختی خۆی پرفرۆشتین کتێب بووە باشە بۆ ریسک چی ئەڵێت ریسکی کەم و ریسکی زۆر بۆ ریسککردن چی ئەڵێت بەڵێ ئەو بڕای بەو بۆ چوونەوە بەو پەندە هەیە کە ئاڵێ ئەگەر ریسکی کەم بکەیت دەستکەوتی کەمە دەبێت و لە عین وەختا زەرەری کەمیشەکەیت بەڵام ئەگەر ڕیسک بکەیت ئەگەر قازان زیکە قاساتی زۆر گەورەکەیت
و ژیانیش هەروە بووە، ینی داهێنانە گەورەکان، سەرکەوتنە گەورەکان، دۆزینەوە گەورەکان هەمووی ڕسکی تیاوەوە، هیچیشی بەو شێوە جواندا ڕێژراوە نەبووە کە ئێستا ئێمە لە مێژوای خوێنینەوە. ئەڵێ ڕووداوەکان یان تاریخ یان ژیان لەگەڵ واقعا وەکو خواردن وایە کە چۆن ئامادەیەکەیت و ئەوەی کە لەسەر مێزی سفرەکە ئەیبینی چۆنە، ئەوەی سەر سفرەکە ئەیبینی جوان ڕێک و پێک پاک و تەبی، بەڵام ئەگەر پشی لە پرۆسی ئامادەکردنەکە یا سێریکی زۆر ناشرینە، زۆر ڕەنگە پیس بێ. با نمونەیەکی خۆی ئەهێنێتەوەڵێ من لە مەطعمێک دانیشم خواردێکی زۆر بەلەزەت و جوانیان هێنا کەچی سەیری مۆبەکەم کرد مشکێک هاتە دەرەوە. ئەڵێ مێژوو وایە، مەسەلەن ئەو لەشکری کێشەی ناپلیۆن بۆ رووسیا نە لە خەیاڵی ناپلیۆن نابوو کە ئاوای بەسەر بێت و نە پێشبینی ئەوەیە کرد و نە ڕووسەکانیش ئەیانزانی کە ئەم بێت و تەڵی بۆدا ئەنێن و ئەبێت بەرگەی زستان ناگرێتەوەمانە. ئەمە کە ڕوویان ناو کە قەوما دوای ئەوە مێژوو نووسەکان هاتن بەم شێوەیە نووسیانەوە. باسی کتێبێکە کات دەڵێ ئەم کتێبێک بخوێنەوەتەوە بەقەدەر هەموو کتێبە فەلسەفیەکان سوودم لێ بینیوە. ڕۆژانەی بەرلین، ناوی کتێبی ڕۆژانەی بەرلینە، هی ڕۆژنامە نووسێ پەیامنێرێکە لە ساڵانی 1934 تا 1940 لە ئەڵمانیا بووەوە. هەموو ساڵەکانی جەنگی یەکەمی جەنگی دووەمی جیهانی بینیوە. ئەڵێ کە ئەوە ئەخوێنیتەوە ڕۆژ بەرۆ کابرا نەیزانیوە و کەسیش نەیزانیوە کە جەنگ ڕوو ئەیات و نەشی زانیوە کە جەنگەکە بەو ئاڕاستەیە ئەڕوات و ئەو گۆڕانکاریانەنە بەو ئیقاع ئەڕوات. هەڵێ بەڵام کێسا مەسەن هەیە مزەکەراتی جەنەراڵێکی بەریتانیا خوێنیتەوە یان مزەکەراتی ئەفسەرێکی فەڕەنسیەوە ئەشی ترە بۆ باسەکە، بەڵام ئەو پیاوە چکە لە جەرگەی حەدەسەکانە بووەوە نەیزانیوە سبێنێت چی ڕوئەیە. حەدەسەکانی ڕۆژانەی ڕازگویانە دەتوانین وەسف بکەین ئەم جێڕانوانە ڕازگویانترە. بەڵام دکتۆر ئەو ریسکی کەم و قازانجی کەم یاخود زەرەری کەم، ریسکی زۆر و قازانجی زۆر، ئەمە تەنها بۆ ئابووری ڕاستە؟ چونکە ئەو پیاوێک بووە هەر لە ئابووریشە، پیاوێکە لە ئابووریە سەر و سەوداشی هەیە، بەڵام بۆ ژیان ئەمە تەواوە، یعنی مرۆڤ بتوانێت ریسکی گەورە بکا بە ژیانی خۆی و تەنان ماڵ و مناڵیشەوە هەندێک جار. من باسی نمونەیەکەکەم دکتۆرێکی گەنج ئەوەی کە ئێستا لە هەموو وڵاتەکانە لە هەموو نەخۆشخانە پێشکەوتوەکانە سوودێکی گەورەی بە مرۆڤایەتی بینەوە مەسەلەی قەستەرەیە. ئەمە دکتۆرێکی گەنج ڕسکی کرد، سۆندەیەکی هێنا بۆیەی تێکرد و ئەو بۆیە یا لە شریانێکی خۆی وە چوو ئەشعەی گرت بزانێت چی ڕوئەیە. ئەمە ڕیسکە بە ژیانی خۆیەوە، بە ژیانی خۆی ڕۆحی خۆیەوە. بەڵام چی کرد؟ گەورەی خزمەتی بە بەشەریەت کردیانەیە نە گەورەتیانی خزمەتێکی زۆر گەورەی بە بەشەریەت کرد بۆی کە سەرەتای علمی ئەنجیۆگرافی یاخود دەمار بینینی دۆزیەوە و هەموو شتەکانی تریژ وایە. مەسەلەن کۆڵۆمبۆس کەڕ ئەمریکای دۆزیەوە، ینی ڕسکێکی گەورەی کرد لە ماجەلان هەموو دەریاوانەکانی مردن، بەڵام توانی گەورەترین شت دۆزێتەوە کە ئەوەیە زەوی خڕەیە. کۆڵۆمبۆس کە ئەمریکای دۆزیەوە کە ینی شتی بەلاش نییە و هەتاکو مجازەفە بکەیت ئەگەری قازانجت هەبێ قازانجەکە گەورە ئەوێت. معاملەیەکی زۆر تایبەتی هەیە لەگەڵ نەزانیە. مەسەڵەن ئەڵێ زانین زۆر جار ئینسان سنووردارەکات. مەسەڵەن تۆ ئەزانی بڵێن لە فڵانە شار تەقەیە ئیتر ناچی بۆ ئەوێ، لەوانەیە زۆر دەرفەتی لە کیس بە. ئەمە ئەوەی ڕامسفیلدمان بیرە هاتەوە کە ڕامسفیلدیش پیاوێکی گەورە و بیرمەندێکی وەزیری پێشتری بەرگری ئەمریکا بەڵێ لە کاتی بڵێ جەنگی
ڕزگارکردنی عێراقا بڵێ کە ئەو ڕووداوانەی دواتر ڕوویە تیرۆرسەری هەڵاوانە جملەیەکی وت ئێستش خەڵگەڵێتەوە ئەڵێ ئێمە نەمانەزانی لە عێراق چی نازانین. دکتۆر بەیانیان کە لە خەو هەڵەسین تاک و شەو ئەخەوین هەمووی بۆەوە زەبر هەنێجا زەبری جەستەی دەرونی زۆر زۆرە. نەسیم چۆن لە ئەم زەبرانە دەڕوانێت بۆ تاکەکان لە کاتێک ئەم سەردەمە خەڵکی ناسکیشی زۆر بەرهەمێنەوە خەڵک زۆر ناسک بۆتەوانێت لە چوار دەوری خۆشمان ناتوانین بیبینین چۆن مرۆڤ بەرگی ئەم زەبرانە بگرێت. بەو ئەقڵێتەوە کە ئێمە پێشببینی هەموو شتێ بکەین هیچ شتێکمان بەلاوە غەریب نەبێ. ئەمە لە کۆنیشەوە هەبووە یانێ ئەو بیرکردنەوە فەلسەفی کە عەرزم کردی ئەمە ئەفلاتون هەر لە ئەوڵەوە خەڵکە بۆ دژی بووە مەسەلەن کەسێک و غەزالی هەبووە هەرچەند لە ڕوانگەیەشی دینیەوە دژی فەلسەفە بووە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان باسی مفاجعاتی کردووە بە شێوەیەک لە شێوەکان باسی وی کردو کە هەموو شتێ لە دەستی مرۆڤانیە هەموو شتێ لە چوارچەوەی عەقڵی و بیرکردنەوەی توانیە و شەرت نییە ئەوانەی کە ڕوو ئەیەن بەو شێوەیە ڕووبن کە تۆ پێشبینیت کردووە و خۆتە بۆ حازر کردووە. ئەم ژیانی ئەمڕۆ سەردەمەی ئێستا بەهۆی ئاڵۆزیەکەیەوە بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە لەسەر هەموو ئاستەکان ڕوویاوە لە خێزانەوە بیگرە هەتاک و دەوڵەت وای کردووە مفاجعات ژمارەی قۆڕەشەکان جۆری قۆڕەشەکان زۆر بن لەبەر ئەوە هەژان زۆرە بێت وەکو خۆت فەرموود زەبرەکان زۆرە بن ینی جاران تۆ دووسێ ئامانجی پچکۆلت هەبووە یان لە ژیانتا ئێستا هەموو ڕۆژێک ژیان وا لێکە چەندین ڕێگە بگریتە بەر چەندین ئامانج لە مێشکی خۆتا لە ذاتی خۆتا پەروەردە بکەیت و ئیشی بۆ بکەی بەڵام کە نایەنەدی ئەبن بە زەبر لەسەرت. باشە دکتۆر مرۆڤ کائینێکیونە بەهێزە بەرگەی ئەم هەموو زەبرە بگرێت بەرگەی ئەم هەموو ئامانجە بگرێت کە نایەتە دی یعنی بەرگەم هەموو قۆڕەشاگرێ مرۆڤ بوونەوەرێکی ئەوە بەهێزین. مشکلەکەی مرۆڤ ئەوەیە ینی خۆی ناناسێت یانێ یەکەم وا ئەزانێت زۆر ئەزانێت لە کاتێکە کەوانیە یانێ و ئەوەشی ئەیزانێت کە بە شێوەیەکی وا نایزانێت کە بتوانێت بە خێرایی بیری بێنێتەوە و سوودی لێوەگرێ و سەرمایە گوزاری لەسەر بکات. دووهەمینیان ئەوەیە کە بەواستی ئەوەی کە خۆی زۆر بەزانە ئەزانێت باوەڕ ناکات بوو بێتە نێچیر باوەڕ ناکات غەڵەت بکە باوەڕ ناکات کە کەسی تر بکو ئامراز بەکاری بێنێ. حکمەتێکی گەورەی ئەم کتێبە ئەوەیە بۆ لەسەر ئاستی تاکە کەس لەسەر ژیانی تاکەکان حکمەتی چیکە مەسەن تۆ بتێ مەطعەمێک دانێ دوکانێک دانێ فرۆشگایەک دانێ سەرکەوتنەکەت لەوە لە چیایە لەوە کە شتێک بێت چاوەڕوان نەکراو بێ ئیتر لە سیعرەکەیە بێ لە زۆری خزمەت گوزاریەکە بێ لە شوێنەکەیە بێ ینی هەتاکو چاوەڕوان نەکراو بێ سوود بەخشترە بۆ تۆ ئەنجامی باشتری هەیە. لەسەر ئاسی عیلاقات و ڕەفاقەت و ئەمانە یعنی تۆ لە خۆشیە هاوڕێت بۆ تاقی نابێتەوە لە زروفی ناخۆشە لە تەنگانە لە قۆڕەشەکانە بۆ دەرەگەت ینی کە تۆ ئەو ئەقڵێتت هەبوو کە زانیت قۆڕەشەکە هەر لە ئوسترالیا نییە لە دەوروبەری تۆشێ لە ماڵەکەشتا هەیە لە دایرەکەشتا هەیە لە بیرکردنەوە کەشتا هەیە لە وڵاتەکەشتا هەیە لە مەعاشەکەشتا هەیە زۆر شتەکان هێنە ناکەن ماندوود ناکەن و زەبرەکەشیان سوگە بێ لەسەرت وەکو بڕینی موچەی فەرمانبەرە بەڵێ بەڵێ بۆ تۆسی پاشەکەوت کە ینی مەسەلەن مانگی یەکەم و دووەم کارساتێکی گەورە بوو خۆ پیشاندان و ناڕێژایی و ئەمان دواتر ئێستا مەسەلەن خەڵک بە زۆر لە جۆرەکان ینی ئەو زەبرەی نەماوە لەسەری
خۆی گونجاندووە لەگەڵێ. بەڵێ بڵێ دکتۆر تەمەنی مرۆڤ یەتە ژیان و ئەڕوات فریایی لێکدانەوەی ئەم هەموو قۆڕەشانەکەوێت یاخود پێویستیمان بە تەمەنی زیاترە بێ بۆ ئەوەی لەم ڕووداوانە تێبگیر. بەڵێ یەکێک لە ڕەخنەکانی کە لەسەر ئەم کتێبە ئەگیرێ ئەوانەیە ئەوەیە کتێبێکە بەنای فۆرکاستینگ ینی پێشبینیکردن. نووسەری ئەم کتێباڵێ نەخێر ژیان هەر قۆی ڕەش نییە بەشێکی زۆری قۆسپیەکانە و ئەو قۆسپیانە ئەتوان خزمەتێکی زۆری مرۆڤایەتی بکەن بە شەرتێک کە باش دراسەی هەموو دیاردە و مەسەلەکانی دەوروبەری بکە. وەڵامی ئەم چیە بۆ ئەوە کە ئاڵێ تەمەن و بوار و کات بەشی ئەو هەموو شتە ناکات کە تۆ لەسەر هەموو شتێک هەموو احتیمالێک هەموو ئەگەرێک هەموو وردەکاریەک لێک بدەیتەوە. ئەگەر لێکیشی بیتەوە هێشتا پانتایە گەمێنێ بۆ مفاجعات بۆ شتی هەڕەمەکی کە ڕووبات بۆ عەشوائیەت لە ژیانە و ئەگەرێتەوە بۆ داروینیزم کە لە سەرەتای سەرەتاوە ینی ژیان بە هەڕەمەکی دروست بووە ئەو DNA وەمانە بە ئامانجێک دروست نەبوون وەکو داروین ئەڵێ بەڵکو ملیۆنەها ساڵ تەفاعلی بینی جوزەیئاتەکان و مۆلیکول و ئەم شتانە بووە بە DNA و دوایی بووە بە بەکتریا و بە ئەمیبا و بە نازانچی کەواتە ئەسڵەکە ڕاندۆمنێسە ئەسڵەکە عەشوائیەتە ئەسڵەکە بێبەرنامەییە ئەسڵەکە مفاجعاتە. پانتاییەک هەیە بۆ ئەوەی کە خۆت ئامادەکەی پێشبینیت هەبێ زانیاریت هەبێ بەڵام بڕیاری کۆتایی و بڕیاری کاریگەر لە لای قۆڕەشەکانە لە لای ئەو وەسپیەکان نییە. بەڵێ باش دکتۆر چۆن لە جەنگی یەکەم و دووەمی جیهانە ڕوانێت ئەم پیاوەکە گەڕاوەتەوە بۆ ڕووداوەکانی ڕابردوو چۆن لی دەڕوانێت؟ بەڵێ ئەڵێ ئەو چیرۆکانەی کە ئێمە ئەیخوێنینەوە لە مێژووە مامۆسای تاریخ بۆمان بازەکە لە کتێبەکانە هەن لە فلیمەکانە ئەمین ڕاست نییە. ینی ئەو جەنگانە زۆر بە هەڕەمەکی ڕوویان ناوە ینی تەقەیەک لە شوێنێک و تەسریحێک لە شوێنێکی تر و زاهرەیەک لە شوێنێکی تر ئەمانە کەڵەکە بوون و قەرارێکی غەڵەتیان بە دەوڵەتێک ڕاست غەڵات بە دەوڵەتێکیان نا و جەنگەکە دروست بووە و دوایی وڵاتانی تریتەوە گلاون و من ئەوەی ئەم هەڕەمەکێتە من زۆر لە مێژووی عێراقا ئەیبینم ینی هەر هەمووی ینی لە ئەوەی کە لە زاکرەی عێراقیە هەبێ لە زمانی مەلیکەوە تا ئێستا هەر هەمووی هەڕەمەکی بووە هەر هەمووی دکتۆر هەڕەمەکی بۆ حکومڕانی یاخود هەر بۆ دروستبوونی عێراقیش ئێمە دەزانین پێگەێنانی ئەم عێراقە بەم سێ پێکاتە سەرەکیەوە ئەمە هەر خۆی لە خۆیدا هەڕەمەکی نەبووە؟ مەسە تۆ سێرکە کابرایەک ناوی بریمەرەیەت ئەبێ بە حاکمی عێراق ڕاستوچە بێوێ کۆ بکاتەوە. بەڵێ نازانێت شیعە چییە و سوننە چییە و کورد چییە و ڕەنگە لە کتێبا خوێن بێتەوە بەڵام تۆ خۆت کورد نەبی نازانی کورد بوونیانی چی شیعە نەبی نازانی شیعە بوونیانی چی ئەمانی هێناوە پێش کۆی کردوونەتەوە ئەمە بڕیارێکی هەڕەمەکیە و بەو شێوەیە کە ئەو دایڕشتووە بەو پێکەوە ژیانە بڵێن زۆرم لێیە کاتر هەر ناوێکی تری لێ بنی ئەم نەتیجەی لێکەوتۆتەوە هیچ هاوسەنگیەک نییە ینی هیچ پێوەرێک نییە ئیلا لە ئەنتیماتائیفی و قەومێکە مەسەن چ کار بەدەستێک هەیە لەسەر ئەساسی کەفاءەت و لەسەر ئەساسی دڵسۆزی و لەسەر ئەساسی پاچی بێت ینی هەمووی ئینتیماعاتە ئەو شیعەیەکە و فڵان کەس پشتێگرێ و سوننەیە و عایدی شوێنێکە و کورد و عایدی فڵانە حیزب بوو کە ئەمانە ینی هەمووی قۆی ڕەشن ینی 20 ساڵەمە پێش کەس تەسەوری ناکرد 30 ساڵەمە پێش کەس تەسەوری ناکرد. دکتۆر یەک بابەتیتر هەیە زۆر گرنگە بابەتی بانک و کۆمپانیا گەورە زەبەلاحەکانی جیهان کە زۆر جار دەوترێت هەموو جیهان ئەمان
لەسەر پەنجەیەک هەڵیانە سوڕێن. بەڵێ نەسیم نیکۆڵا تاالب چۆن لیان دەڕوانێت بەلای ئەوەوە ئەم دامەزراوە دارایی و ئابوووریانە پارێزراون لەم جیهانە سەرشێتەیە؟ نەخێر ئەو ڕەنگە هۆکاری سەرەکی داڕشتن و نووسێنەوەی کتێبەی ئەوە بێت یانی ئەو لە زۆر بانقائشی کرد وەکو ڕاوێژکار و وەکو شارەزای بواری ئابووری و دارایی ئەڵێت گەورەترین غەڵەتی بانقەکانەوە بوو کە مەعاشێکی زۆر گەورەی بۆ خەبیری بانک و بۆ ڕاوێژکارۆمانە بڕیوەتەوە کە پێشبینی بۆ بکەن ئایندەی دارایی ئەو وڵاتە ئەو بانقا ئەو دامەزراوەشی لێ و هەموو جارێک شکستیانیاناوە پێشبینی ڕووداوەکانیان نەکردووە چونکە نەیانزانیوە کە نازانن و ئەڵێ دەرسیشان لێ وەرنەگرتووە هەموو جارێک حکوومەت دیە تعویزی قەرەبووی بانقەکانەکاتەوە تحملی ئەو زەرەر و ئیفلاسبوونی بانقانە ئەکات دیسانەوە بانقەکانیان مەجموعەیە خەبیری کە دانێنەوە بە مەعاشی خەیاڵی بە دەسەڵاتی خەیاڵی و بە حساب پێشبینیان بۆ بکەن و بیان پارێزنەوەوانە بەڵام لە گەورەترین لە بچووکترین لەرزە ئەو بانقانە ئیفلاس دەکەن چونکە زانیاریان کەمە لەسەرێکەوە و ناچنە ناو جەرگەی ئەو مەفسەلەکانی ژیانی ئابووری خەڵکەوە و هەمووی هەر لەسەر ڕقەم و داتا و شتی بێڕۆحە و ناشزانن شت هەیە کە ئەمان نایزانن و لە دەرەوەی تەوقعاتی ئەمانە لەبەر ئەوە بە دووری نازانێ ئەوەی 2010 و 2008 و 2009 چەند جارێککە دووبارە ببنەوە و ئەڵێ ژیانی ئەو بانقانە لەسەر وەکوچۆڵان لەسەر کەفی ئەفرێتێکە چونکە ئەقڵێتیان و شێوەی بەڕێوە بردنیان بەدەست ئەو خەبیرانەوەیە کە خەبیر نێن کە چەندیان ڕق لی بێسا دوکتۆر بەڵێ چەند ڕقیان لی بێستاکەینە متەبادلە باشە دکتۆر خۆی لوبنانیە و ڕەنگە ئێستا کەس بەغیلی بە لوبنانیش نەبا ئێستا لەو خێرانەیە کە ئەم باسی کردووە و لوبنانی شتێک کەوتەوە بەڵام لەسەر شەڕی لوبنان و ئەو جێژاوی کە وڵاتەکەی تایەتی بە درێژایی چەندین ساڵ لوبنان ئەناڵێنێت چی دەڵێت؟ شتێک ئەڵێ من خۆشم لە شەڕی عێراقیرانە عینی ینی بیرەوەریم هەیە لەگەڵیان کە جەنگی عێراق ئێران بوو باش بیرمە رادیۆکان تەلەڤیزیۆنەکان هەچی محەلیلی عالەمی هەیە باسیەوەیان ئەگەر کە ئەم منتیقەیە ناوچەیە کە شریانی اقتصادی عالەمی بوێنەوتی پیا ئەڕوانادەن شوێنێکی حساس استراتیژیە لەبەرەوە هێزە گەورەکان ڕێگە نایەن ئەو جەنگە درێژە بکێشێ ئەو پەڕەکەی هەفتەیە 2 هەفتە 8 ساڵی خە بەڵێ ئەمە لە لبنانیشە ئەو باسێکە بە دوور و درێژی ئەڵێ پێشەوە ئەڵێ من بیرمە کە فەلەستینەکان ڕایان کرد لە ئیسرائیلەوە بازیشان بە جانتاکانیانەوە هاتن وتیان هەفتەیە 2 هەفتەی ئەڕۆینەوە ئەوە کوڕەزا و کچەزاکانیشان لەوێ ماونەتەوە ئەڵێ لە لبنانیشە ئەو لە عایلەیە کە دەسەڵاتدار بوون مەسەن باو باپیرانی بەڵێ دەسەڵاتدار بوون لە وەزارەتا بوون لە حکومداریا بوون لە سیاسەتا بوون ئەڵێ هەموو جارە پێم وتومەوەی فەلەستین دووبارە بێت وتەنە نا ئێرە جیایە جاڵێ عەقڵی ئینسان وایە ینی کە خۆی بە جیاواز دەزانێ ڕووداوەکانی خۆی بە جیاواز دەزانێ ئەوەی کە لە شوێنان ڕویاڵەدان لا ئێمە ڕوونایە ئاڵێ کەس پێشبینی نەئەکرد کە ئەو وڵاتەی کە چەند قەرێکە بە درێژایی ئەوەنە سەدە میلەتەکانی نەتەوە جیاجیەکانی مەسەبە جیاجیەکانی پێکەوە ژیان ئاوا ببن بە دوژمنی خوێنخۆر یەکتری تاکو ئێستاش ئەڵێوە گەورەترین قوڕەش بوو کە لبنانی لە قۆناغێکەوە بردە قۆناغێکی تر لبنان لە پێش شەڕی ناوخۆ قەت وەکو لبنانی دوای شەڕی ناوخۆ نابێ و نابێتەوە ئەو قۆی کە لە قۆڕەشەی کە لە لبنانە سەری هەڵا پایەکانی وڵاتی هەڵتەکان پێکەوە ژیانی نە 2010 ژەم کتێبەی نووسیوە دکتۆر بڵاوی کردوێتەوانەوە ئێستا 2021 بەڵێ وا 4 ساڵ تێپەڕیوە وێنەکە بە هەمان شێوێت با من دوا پرسیار لە تۆ بکەم ئەی بەسینەوە بە هەرێمی کوردستان و بە کوردستانەوە ئەو ڕیفراندۆمەی کە لە هەرێمی کوردستان لە کەرکووک لە کوردستانە بەڕێوە چوو خۆی ڕەش بوو
یاخود سپی ئەزای چۆنە ئەمە ئایدۆلۆژیا و ئەوانەی تێکەڵ نەبێت ینی وەکو بە علمی سێری بکەین وە بە فکرمان پێبێت لە مناقەشەکردنیە بەڕاستی لە تەئسیریا لە زیانەکانیا جارە حەزەکەم یەک شتت پێ بڵم قۆی ڕەش هەمووی زیان بەخش نییە یعنی ئەو شتانەی کە لە پڕ ڕوئەیەن بە خێرایی ڕوئەیەن وە بە دراماتیشی ئەمانە زیان بەخشن مەسەلەن بوومە لەرزە مەسەلەن لافا و مەسەلەن جەنگ ئەمانە زیان بەخشن بەڵام شتی کە هەیە قۆی ڕەش هێواشە دەیان ساڵەکانی هەتا دەرەکەوێ وەکو ئینتەرنێت وەکو ئەم تەکنەلۆژیانە ئەمانە چونکە ماوەیەگە خایانن قۆی سوود بەخشن ینی زیان بەخشنێت ئەو ڕیفراندۆمە بە ئاکامەکانیەوە بەو سروشتەی کە لە پڕ دەرکەوت و لە ماوەی دووسێ مانگێکە کرا بە مۆزۆیەکی گەرم و ئەو ئیفرازات و لێکەوتانەی کە دوایی بینیمان زۆر خراپ تۆڵەیان لێ کردینەوە هەم خۆشمان وەکو کورد بوو بە مای تەفرەقە و دابەشبوونی زیاتری نێوان حیزب و کتلە سیاسیەکانی کە هەبوون. باشە دکتۆر من پرسیاری ترم نەماوە لەسەر قۆی ڕەش دە بلاکسوانی نەسیم نیکۆڵا تاڵب تۆ هیچ شتێکی ترت ماوە یاخۆت گفتوگۆکانمان هەڵگرین بۆ ئەڵلقەکانی داهاتووی زنجیرە دیداری کتێبی سەدا. زۆر سپاس دەکەم منی شێشی تازەم نەماوە بەس داواکارم ینی خۆزگە ئەم جۆرە کتێبانە ینی وا لە بڕیار بەدەسام بکات ینی هەڵمەتێ بکەن بۆ وەرگێڕانیان بەڕاستی خوێنەری کورد تاکی کورد مرۆڤی کورد زۆر پێویستی بەم جۆرە کتێبانە هەیە بۆ کە میکانیزمی بیرکردنەوەی مێتۆدی هەڵسەنگاندن و تەحلیلکردنی ئەگۆڕێت ینی تۆ ئەگەر بزانیت مەسەلەن هەموو شتێک قابلی چاوەڕوانکردنە بە شوێکی علمی بۆ شوەیە کە ئەو باسیەکە بە هەزارەهان بە سەدان نمونە و مبەڕراتی فکری و عملی ئەو وەختە تێڕوانین بۆ ژیان ئەگۆڕێ ئەو وەختە لەگەڵ ژیانی تایبەتی خۆشتا زۆرێکی تر معاملەکەی یان ئەو 21 دەرسی بۆ سەدەی 21 سپاس دەکەم دکتۆر زۆر باشە دەستخۆش بێ ئێمە هەڵبەت درێژە دەین بە گفتوگۆکان بەڵام لە ئەڵلقەکانی داهاتوودا سپاس ڕێز و خۆشەویستی هاوگا قادق و فەرمون کاتێکی خۆش.